بۆ قسەکردنی زیاتر لە بارەی هەڵبژاردنەکان و پرسی پێکاتەکان لە هەولێرەوە بەڕێز محەممەد دڵخانی سەرۆکی پارتی گەشتپێدانی تورکمانی لەگەڵمان دەبێت. بەڕێز محەممەد دڵخانی سڵاوتان لەبێت تۆم کاتتان باش. بەڕێز محەممەد دڵخانی شەب باش خێر بێژ بۆ کوردستان 24 ئەمڕۆ ڕۆژێکی پڕ کۆبوونەوات بوو لە شاری هەولێر، کۆبوونەوەی تورکمان لەگەڵ پارتی لەگەڵ نوێنەری نەتەوەیە گرتووەکان پارتی لەگەڵ لایەنەکانی دیکە. ئەمڕۆ پارتی لەگەڵ ئێوە دانیشت، چ دڵنیاییەکی بە ئێوەدا؟ ئێوە چه قسەیەکتان بە پارتی گوت؟ بەڵێ سپاسان دەکەین. دانیشتنەکە خۆی دوو لایە نەبوو. یەکەمین پاش پەیامەکەی سەرۆک بارزانی و ئیستیزابەی لایەنە سیاسیەکان و پێکاتەکان بە داواکاریەکەی سەرۆک بارزانی و پاشان ئامانجەکەی دووەمیش ئەوە بوو کە لە نزیک بینەوە بیتنە لایەنە سیاسیەکان هەم کێشەکان و یاخود سوء تەفاهم لێکتێنی گەیشتنەکان چارەسەر بکرێت و هەم هەنگاوەکی باشتر بە هەوێژین بۆ ئەوەی ڕێکارە یاساییەکانی هەرێمی کوردستان جێبەجێ بکرێت وەکو تشکیلکردنی فراکسیۆن کۆمسیۆنی هەڵبژاردنەکان و ئەنجامدانی هەڵبژاردنەکان. ئیمڕۆ لەم چوارچێوەیەش پێشوازیمان کرد لە شاندی باڵای مەکتەبی سیاسی پارتی دیموکراتی کوردستان و لە دانیشتنێکی زۆر باش بوو، هاورا بوون لەسەر زۆر خاڵ وەکو شاندی پارتی پاش دەست پێشخەریەکەی و پەیامەکەی بارزانی ئەوان وەکو پارتی حەز دەکەن هەڵبژاردنەکان لە کاتی خۆی بکرێت و بۆ ئەوەی ئەم ئامانجە تحقیق بکرێت دەیانەوێت نزیک بوونیوەک لایەنەکان بکرێتن و لێکتێنی گەیشتنەکان چارەسەر بکرێتن، ئیجراعاتی ڕێکاری یاسایی سیاسی و حزبی تەواو بکرێت. بۆ ئەمەش سەردانی پێکاتەکانش دەکەن. ئێمەش وەکو نوێنەری تورکمانەکان لایەنە سیاسی تورکمانیە سەرەکیەکان لەگەڵ ئێمە کۆبنەوەیان ئەنجامدا. ئێمە خۆتان دەزان هەم لەم کۆبنەوەیە هەم لە بۆنەکانی پێشووتریش تاکیدمان لەسەر ئەوەی کردەوە کە لە هەواڵەکان باز دەکرێت و لە هەواڵەکانی کەی 24ش باز کرا. یەکێتی و پارتی باسی مەسەلەی پێکاتەکان دەکەن لەسەر شێوازی هەڵبژاردنەکان، میکانیزمی هەڵبژاردنەکان، ئەوەی پەیوەندی هەیە بە پێکاتەکان مناقەشاتی لەسەر دەکرێتن. باشە ئەمە پێچەوانەی عورفە لە هەرێمی کوردستان و پێچەوانەی پێکەوە ژیانە، چونکە ئەوان ناکرێت لە بری ئێمە بڕیار بدەن قسەی بکەن شتێکە پەیوەندی بە پێکاتەکان هەیە، پەیوەندی بە مافی پێکاتەکان تورکمان هەیە بوو نمونە، خۆمان بڕیاری لەسەر دەدەن چۆن لە مەسلەی هەڵبژاردننی گشتی لەو مەسلانی کە پەیوەندی هەیە بە حزبە سیاسی کوردستانیەکان پارتیوێتی لەسەر مەسلەکانی پەیوەندی خۆیان مناقەشە دەکەن و بڕیاری لەسەر دەدەن. لە مەسلەی پێکاتەکان نابی ئەوان بڕیار بدەن، دەبی ئەوان پاڵپشتی ئێمە بکەن لە بڕیارەکەی ئێمە داوارکاریمان چییە ئەو جێبەجێ بکرێت. بەڵێ یەکێتی نیشتیمانی کوردستان لە ماوەی ڕابردووە پێشنیازێکی لەسەر 100 کورسی پەرلەمان دابوو بەلایەنەکان، بەڵام دەوترێت ئەوە پێشنیازێکی دیکەی لەسەر تەواوی کورسەکانی پەرلەمان 111 کورسی پەرلەمان داوەتە پارتیەوە ئاگاداریە و ناوەڕۆکەم پارتیی لەگەڵ باسکردن لەبارەی ناوەڕۆکی و پێشنیازەیەکێتی نەخێت لەسەر باسی هیچ لایەنش دیکە نەکرا. پارتی تەنها هەڵبەشتی خۆی نیشاندا لە هێڵە گشتیەکان دەیانەوێت هەڵبژاردن نەکاتی خۆی بکرێت. لە مەسەلەی پێکاتەکان ئەوان گوتیان پێکاتەکان خۆیان بڕیاردن، ئێمەش ڕابۆچوونمان دیارە. تەناقوزێک هەیە لە خیتابی سیاسی یاخود لە تەناقوزێک هەیە لە خیتابی سیاسی یاخود لە شێوازی مامەڵەکردنی یەکێتی نیشتیمانی کوردستان لەگەر ئەو پرسە. باشە کاک محەممەد پێویستە پێکاتەکان نوێنەری دەمێ ئەو خاڵێ بڵێن. زۆر باشە دوای خاڵەکەش ئاماژە پێ بکە. ئێستا ئەنی داواکاریەکەی یەکێتی نیشتیمانی کوردستان ڕۆنە لای ئێوە زەڵاڵە کە چی دەوێتن لە پێکاتەکان، دەیەوێتن پێکاتەکان بە چ میکانیزمێک بەشداری هەڵبژاردن بکرێتن، چونکە زۆر جا دەڵێن داواکاریەکانیان دەیگۆڕن، پێشنیازەکانیان گۆڕانکاریان بەسەردا دێتن. ئاخیر ئەبدێتی داواکاریەکانیان یان پێشنیازەکەیان چی بووە؟ باشە مەبەست و ئامانزی برادرانی یەکێتی نیشتیمانی کوردستانی چییە لە مەسەلەی پێکاتەکان؟ ینی ئامانزەکەیان چییە؟ دەیانەوێت دۆخی پێکاتەکان باش بیت بۆ ئەوەی پێکاتەکان نوێنەری ڕاستەقینەی خۆیان بنێرن تەواو. لۆ ئەمە هەزار کێشەمان هەیە
زۆر کێشە و داواکاریمان هەیە وەکو پێکاتەکان لە هەموو ئاسەکان داواکاریمان دەبیتن بیر و ڕابۆچنی خۆمان دەبیتن ینی هەموو بەجێ هێشتە یارمەتی ئێمە نادا پاڵپشتیمان ناکە تەداخلی هیچ کارێکی پێکاتەکان ناکە لۆ لەبەر تەنها ئەو هەولێریانی لۆ ئیلا لە مۆزۆی پێکاتەکان تەداخلی مەسلەی پێکاتەکان لە مەسەی هەڵبژاردنەکان کەواتە تەکتیکەکی حزبی ئینتیخابیە دەیەوێت بۆ هەڵبژاردنی داهاتوو لە ئاستی یاخود بە میکانیزمی جۆرا و جۆر دەنجی خۆی زیاد بکە یاخود کۆنتترۆلی کورسی زیاتر بکات لە پەرلەمانی کوردستان ئەمەش بە قۆڕخکردنی مەسەرەن چەند کورسیەک پێکاتەکان بەڵێ چونکە ینی سەختکردن لەسەر مەسەری کورسی پێکاتەکان و هەر جارە و جۆرە میکانیزمێک بدۆزیەوە و لە دانوستان دەگەر پارتی باسی ئێمە بکرێت ئەوە شتێکی دیارە کە تەکتیکەکی سیاسی حزبیە بۆ بەرژەوەندی حزبی خۆیان دەنا یەکێتی نیشتمانی کوردستان خاوەن مێژوویەکی سیاسیە و لە جمهوریەکانی حکوومەت بەشدارە و شەریکە لەگەر پارتی لە تەشکیلکردنی حکوومەت بە سەدان مەشاکلی ناوخۆیی و دیبلۆماسی و سیاسی و پەیوەندیەکان لەگەر عێراق لە مادەی زۆر شت هەیە وازی لە هەموو شتێکی هینایە تقریبا ماوەیەکی دوور و درێژە بەس باسی تورکمان و مەسیحیک پێکاتەکان دەکات بەڵێ گرفت چیە بێلەوەی ئەگەر یعنی ئەم مافی خۆ باسکەن بێگومان مافی خۆتانە ئەو کورسیتان هەبێ یاخود لە هەر شوێنەکە پلۆپۆستی ئیداریتان هەبێ و لە جومگەکانی حکوومەت هابن بەڵام گرفت چیە بێ ئەگەر بۆ نمونە ئەم جارە بەم شێوەیە بێت هەڵبژاردنەکە هی پێکاتەکانیش لەگەڵ بازنەکانی دیکە بێت باوکو چۆن زۆر کات پارتی دیموکراتی کوردستان لە پێناو تەبایی نێوماڵی کورد دەڵێ با ئەمەش بەدڵیەم لایەنە بێت با ئەمەش وا بێت قەیناکە بەڵام با نێوماڵی کورد تێک نەچێت بە هەموو شتێک لەسەر ڕێچکەی خۆی بێت پێکاتەکانی شەم جارە قوربانیەک بدەن ئەگەر مەسەلەکە لە مەسلەی ژمارە بی لە مەسلەی پۆستوی لە مەسلەی بەرژەوەندێکی حزبی بی ئەمە زۆر باشە قوربانی دەدەین بەس مەسلەکە مەسلەیەکی پرەنسیبە مەبدەئە مەسلەی نەتەوەییە ئێمە مافێکی نەتەوەییمان هەیە دراوە بە ئێمە یعنی 30 ساڵە هەریبی کوردستان ئەزمونێکی دیموکراسی هەیە نەتیجەی ئەو 30 ساڵە ئەزمونە دیموکراسیە کە باسی پێکەوە ژیان دەکرێتن مافێک درایتە نەتەوەکان لە هەریمی کوردستان نەتەوەکانی دیکە ئەویش ئەو 5 کورسیەیە بۆ تورکمان ئەو 5 کورسیەیە بۆ مەسیحیەکان کورسێک بۆ ئەرمان یعنی بۆ ئێمە ئیفرات مساومە لەسەر مافێکی نەتەوەیی خۆمان بکەین لەبەر خلافێکی حزبی لەوە بەرژەوەندی حزبێکی دیکە کە لە ناوچەیەکی دیکەیە یان لەو ئەمە وا بکەین بەڵام ئەوانی دەڵێن خوا کورسیە لە سلێمانیش بێتن هەر بۆ پێکاتەکانە هەر بۆ تورکمان و مەسیحیەکان کریستیانەکانە نەخێر وانە بۆ پێکاتەکان نیە ئەمە تەکتیکێکی حزبی ئەوان چۆن دەتوانن کەسێکی تر لەسەر ئەم جگە لە پێکاتەکان لەم کورسیەدا بنێن ناوچەیەکە پێویستی ئێمە دەمانەوێت لە مەسلەی پێکاتەکان خۆی 5 کورسیە بۆ نمە بۆ تورکمانەکان دەمانەوێت بە شێوازێکی عادیلانە منطقی ئەم 5 کورسیە ئەم 5 کورسیە دابدرێت بۆ پێکاتی تورکمان تۆ بۆ مەرامی داواکاری حزبێکی سیاسی دیاری کراو دەستکاری ئەو کورسیانە بکەیت کە مافێکی نەتەوەییە ئەمە شتێک کەس لەسەر لەو مۆزوعی رازی نابیتن بە هیچ شێوازێک رازی نابین یعنی ئەمە مەسلەی ئەمنی قومی هەرێمی کوردستان لەسەر ئەو 5 کورسی ڕانەوەستایە مەسلەی ئەو خلافەتە سیاسیش لەسەر ئەو 5 کورسی ڕانەوەستایە ئەگەر بڕیار بدەن بەشداری هەڵبژاردن بکەن لەبەر 1-2 کورسی تورکمان هەڵبژاردننی کوردستان تێک ناچیتن بۆیە ئێمە دەڵێن وەکو نوێنەرانی پێکاتەکان بڕیاری خۆمانداوە بە هیچ شێوازێک مساوەمە تەنازول وازهێنان لەو سیستەمی خۆمان ناکەین ئەگەر خۆیان لە بری ئێمە بڕیار دەدەن با بڕیار بدەن ئەگەر خۆیان پارتی یەکێتی حزبەکە کوردستان یەکان دیکە بە ڕەغمی ئێمە نامانەوێت پێکاتەکە نایانەوێت بڕیار دەدەن دەستکاری ئەم شێوازە و ئەو میکانیزمەی دەکەن کە بۆ پێکاتەکان دانراوە ئەوە بابیکەن بە زۆرینە بابیکەن زۆر باشە ئێمە پێکاتەکان رازی نابین و بەشدار نابین و بەشێک نابین من بەشێک نابم لە سیاسەتێک و لە یاسایەک و لە تعدیرکردنی یاسایەک کە غەدر لە نەتەوەی خۆم بکەم و تەنازول لە مافەکی نەتەوەیی مکتسب بکەم کە هەموو محەممەد ئێوە دەڵێن ئێمە بەناوی نەراتی پێکهاتەکان یان تورکمانەکان کەچی ئەمڕۆ برن یەکێتی نیشتمانی کوردستان فراکسیۆنی یەکێتی نیشتمانی کوردستان بەیان نامەیەکی هەبووە دەڵێن نوێنەری بەناو پێکهاتەکان
لە دەستەی سەرۆکاتی پەرلەمانی کوردستانی بەکارهێنراوە ینی ئێوە بەناو نوێنەری پێکهاتەکانن ئەمە هەڵەیە ینی ئێمە ئەمە شتێکی هەڵەیە بەم شێوەدا تامڵکردن بەڕێز سکرتێری پەرلەمانیش ئەندامی دەستەی سەرۆکاتی پەرلەمانە بەرپرسیاتی خۆی دەکاتن ئێمە دەڵێن چ لە ئەگەر سکرتێری پەرلەمان بیتن ئەگەر وەزیری پێکهاتەکان بیتن چ بەرپرسیارێتێکی بیتن و چ بۆ بەرژەوەندی هەرێمی کوردستان و بۆ بەرژەوەندی پێکهاتەکان و بۆ بەرژەوەندی پەیوەندیەکانمان لەگەر هاوپەیمانەکان بزانن ئەوی دەکەن یان لەوەی زیاتر هیچ ناکەن مەزوعی مەسەلەکە تایبەتە بەخۆی کارەکردنی کۆمیسیۆن شتێکی گرینگە و ئێمە ئەندامێکمان هەیە ئەندامێکی تورکمان هەیە لەبەرچ بە هۆکاری خلافێکی سیاسی یاخود لە بۆ ئەوەی حزبێکی سیاسی دیاریکرا و حەز ناکاتن ئێمە دەنگ لە بە نوێنەری خۆمان نەدەین ئێستا حالیان نوێنەری تورکمان لە کۆمیسیۆنی بارای هەڵبژاردنەکانی جێگایەکەی بەتاڵە لە کارەکردنەوەی کۆمیسیۆن هەم دەنگ بە کۆمیسیۆن دەدرێت کە نوێنەری هەموو حزبەکانی پەرلەمانی تێدایە تقریبا و هەم دەنگ بە نوێنەری خۆمان دەدەین چونکە نوێنەری تورکمان نییە ئێستا سیڤیەکانیان پێکهێناوە ئەمە بۆ بەرژەوەندی خۆمان ئەم واژوە کراوە ئەگەر لەلایەن سکرتێری پەرلەمان ئەگەر باسی ئەو شتە کرابیتن بەڵام دەنێم سکرتێری پەرلەمان وەکو ئەندامی دەستەی سەرۆکایەتی خۆی بڕیاری خۆیتی کەس ناتوانانی ئەوە بڵاتن و هەمیش مەسەلەکە مەسەلە تەنها پەیوەندی بۆی نییە کە تورکمان و پارتی هاوپەیمان مەسەلەکە پەیوەندی بە خودی پێکهاتەی تورکمان هەیە یعنی ئەوان ناهێلن ئێمە ئەم ئیجراعاتانە و ئەم ڕێکاردنەش بکەن کە پەیوەندی بە نەتەوەی تورکمانیشە ینی خۆیان دۆخەکەیان وا لێ کردیە شێوازی کارکردنیەکان وا لێ کردیە کە ئەگەر ئێمە بێکەوە کارێک بکەن لەگە پارتی کەوا ئێمە ئەمە پاشکۆ بووین دەماوی باسی خاڵک بکەم لێرە ئەدی ئەوە نیە یەکێتی و پارتی پێکەوە کۆبنەوە دەکەن بەرپرسانی یەکێتی و پارتی هەردوو بدەن ئێمە پێکەوە دەکەین بەیەکەوە کار دەکەین ناکەن یەک سوال دەکەم یەکێتی و پارتی کە کۆبنەوە دەکەن یەکێتی و پارتی کە کۆبنەوە دەکەن حیساب لە بۆ یەکگرت و کۆمەڵ و گۆران و حزبەکان دیکە دەکەن کە گەر ئیتفاقەتیان کرد پێکەوە بوونە هاوپەیوانی زۆر باشە کاتمان کەماوە گرێکوێرەی هەڵبژاردنەکان ئێمەشی پێکهاتەکانە لە نێوان پێکهاتەکانەوەی خۆمان بۆ بەرژەوەندی نەتەوەی خۆمان ئازادین و سەربەخۆین لەگەر کام لایەن هاوپەیمان دەبین و لەسەر ئەو ڕێ بەردەوام دەبین زۆر باشە بەڵێ ئێستا دەستکاریکردنی کورسی پێکهاتەکان هیچ مەترسیەک لەسەر پرسی دیمۆگرافیای پێکهاتەکان دروستەکە خۆی ئامانجەکاوەیە ینی هەموو هەدەفەکەیان خۆ لە خولەکانی ڕابردش ئێمە بینیمانە هەندێک فراکسیۆن و هەندێک حزبی کوردستانی هەیە لەبەر هەڵوێستی سیاسی تورکمانەکان یاخود مەسیحیەکان دەیانەوێ دەستکاری کورسی کۆتاکان بکەن خۆی هەرێمی کوردستان ئەزمموی کە باسی ئەزمموی دیموکراتی هەرێمی کوردستان دەکرێت چیە دوو شتە یەکەمین دامەزراوە شەرعیەکانە دووهەمینیش مافی پێکهاتەکان ئەو پێکەوە ژیانەیە یعنی دوو لایەنەیە تو لایەنەکەیەوەی تێکدەی یعنی ئەو خلافەتە سیاسیە وای کردیا دەیانەوێ ئەو تابلۆیە جوانەی هەرێمی کوردستانیش ناشرینکەین زۆر باشە ئەو حزبانێکی ئێستا باسییان دەکەم پارتی بی یەکێتی حزبە ئەوانە مێژوویەکی سیاسی دوور و درێژیان هەیە یعنی پاش ئەم مێژووە سیاسی دوور و درێژە و پاش ئەوەی کە پاش شەڕی داعش و پاش ئەوەی کە هەرێمی کوردستان بەرگری لە پێکهاتەکانی دیکەی و زۆر ئاوارەی لە وڵاتی دیکەش چۆن دەبی بەم شێوازە مامەڵە بکرێت بەس یەک پرسیار ئەگەر زۆر بە کورتی وەڵام بدەیەوە بەیانی بڕگەیەک بۆ کۆبوونەوەی پەرلەمان زیاد کرایە کە بڕگەی کارەکردنەوەی کۆمیسیۆنە ڕێواز فایق وەکو سەرۆکی پەرلەمان بەیانی بەشداری ئەو بڕگەیە دەکاتن یاننا پەیوەندی بە خۆیەتی ئێمە دەستە سەرۆکاتی هەمویان کارەکانی خۆیان دەمێ ئەوەی بکەم زۆر بە باشی زۆر بە زانستی بە عاقلانە و منتیقانە بەڕێوە دەبن ئەگەر کێشەیەکی سیاسی خلافە لە ناو لایەنە سیاسیەکان هەبیتن دەستێ سۆرەکاتی پەرلەمان هەوڵی داوە هێوری بکاتەوە و بە شێوازێکی هاوسەنجی بەتەوا متەوازن مامەڵە لەگەر ئەو پرسانە بکات بۆیە ئێمە کێشەمان لەگەر سەرۆکات ئەگەر خلاف هەبی بەشداربی بەشدان دەبیتن وەکو پەرلەمانتاران ئێمە هیچ کێشەمان لەگەر لەسەر ئەدای سەرۆکاتی پەرلەمان نییە بە سەرۆک و جێگر و سکرتێری پەرلەمانەوە بەڵام ئەگە خلافاتی سیاسی دەبی ڕای جیاواز دەبیتن ئەمە شتێکی زۆر ئاساییە بەڵام خۆمان بەشدار دەبین بەڵکە ئێمە خۆمان وەکو پێکهاتەکان پاڵپشتی ئەو مادەی دەکەن کە کۆمیسیۆن پێویستە بە زووترین کاتکارە بکرێتەوە و ئەو ئەندامەی تورکمان دەنجی لەسەر بدرێت دەست خۆش بەڕێز محەممەد
ئلیخانی بەڵێ ئیلخانی سەرۆکێ پارتیا گەشە پێدانا تورکمانی لە باژێرە هەولێرێ میێوانێمە و گەلێک سپاس سپاس بۆ بەڕێستە